دوای 5 مانگ ڕاگررتنی پرۆسەی خوێندن قوتابیان و مامۆستایان ڕویان لە پۆلەکان کردەوە و دەستیان بە خوێندنی ئەم ساڵ کرد. قوتابیان دڵخۆش و شادومانن بە گەڕانەوەیان بۆ قوتابخانە و دەڵێن ئەو ماوەی لە ماڵەوە بوون بێتاقەت بوون و ئێستا دڵخۆشن دەستیان بە خوێندنی وانەکان کردووەتەوە. کاتێ لە ماڵێ بووی بێتاقەت بووی اینجا ئەگەر ئەچی بۆ مەکتەب ئیتر جاجار دانیشی بۆ خۆنجی زیرە کە بێ پێشت بخوێنیت. زۆر خۆش بۆ ئێستا مەکتەب کراوەتەوە دەرزەکانمان خوێند و خۆش چەند ساڵ ناتوینێتەوە بۆ مەکتەب و ئەو شتانە. ئەو کاتێک کە مەکتەب نەبوو زۆر بێتاقەت بووین لەگەڵ ڕەفیقەکانمانە بووین بەس ئێستا مەکتەب کراوەتە زۆر دڵم خۆشە. هەستم زۆر ڕاخۆش بوو مەکتەب نەبوو اینجا لە ماڵشە زۆر بێتاقەت بوو. اینجا ئێستا هاتوومەتەوە بۆ مەکتەب دەرزەکانم بخوێنم. ئێستا دڵم زۆر خۆشە. بەڕێوەبەری قوتابخانەی شێخ حەمامین دەڵێت ئەوانش لە ناخەوە پەرێشانی پرۆسەی خوێندن بوون. دەژڵێت کاتی فۆتاوی ڕابردوو قەرەبوو ناکرێتەوە ئەو ماوەی لە بەردەستیان ماوە دڵسۆزانە هەوڵ دەدەن پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بگەێنە کۆتایی. سەرەتا بە ناوی خوا بە خێراتنتانەکەم دەستان خۆش بێ پێشمەرگە ئاسا لەسەر شەقامەکانمون لەگەڵ مامۆسایانی ناڕازیە هەر لێرەوە بە پێویستی ێزانم دەستی یەک بێکێ و مامۆسا بەڕێزانە ماچکەم کە بەردەوام لە شەقامە بوون هاواریان نەکرد. دەستخۆشی لەو دایک و باوکانە بکەم کە یارمەتی مامۆسایاندا لە سەرجادە سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە ئەم بایکۆتەی کە کرابوو ناچاری بوو بەڕاستی بۆ خۆتان نەزانن ئێمە لە ناو شارێن ڕەنگە ئەو گرفتەشمان بۆ دروست نەبوو بێ کە بینەوە بۆ داوام بەڵام بۆ لادیەکان چێکی خۆ تۆ ناکرێت 2 مەکتەب داوام کە و 3 مەکتەب نەیکا. ئێمە لە هەموو کەس دڵسۆزی تەلەبەکانین ڕەنگە دایک و باوکی ژەبێک لەیمان لێ بکا بڵێ وەڵا مەکتەب بۆچی کاتی خۆی نەکرا یا بۆ ئەم کاتە نەکرا ئەوە ئێمە دەستەمانە بۆ دەستەی مامۆسانی ناڕازی ئەوان بەڕێنیان داوە بۆ پاشان هیچ هێزێک پێی نەوتوین بایکۆتکە تا هیچ هێزەکە بێ پێمان بڵێ بایکۆت بشکێنە ئێمە خۆڕسکانە کردومانە خۆڕسکانە ژاتوێنێتەوە بۆ داوام بگرە هەنێ جار قسەی ئەم لاولاش تەسیری نەبووە تا هاتوون لەگەڵ مامۆساکانی خۆمان دانیشتوین مامۆساکانی خۆمان بڕیاریان لەوە داوە کە مەکتەب بکەینەوە. ئینشاءڵڵا هیوادارم ئەم تۆزەی کەماوە بتوانین تعویزێکی ئەم ماوەی پێبینەوە کە فەوتاوە هەرچەنە تعویز ناکرێتەوە بەڵام دڵنیام لە دڵسۆزی مامۆساکان دڵنیام لە دڵسۆزی دایکان و باوکان ئینشاءڵڵا بە هەردوو لامانە بتوانین ئەم ساڵی خوێندن تێپەڕین. 5 مانگ زیاترە مامۆستایان لەسەر شەقام داوای موچە و پلە بەرزکردنەوە و دامەزراندنی وانەبێژان دەکەن. بەڵێنیان پێدراوە دوای پەسەندکردنی بودجێ عێراق ئەو دوو داواکاریان جێبەجێ بکرێت. هەر بۆیە دەستەی مامۆستانی ناڕازی بڕیاریاندا بایکۆت بشکێن و بگەڕێنەوە قوتابخانە. پاش 5 مانگ ڕاگررتنی دەوام و پرۆسەی خوێندن دوجار دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکاراندا کرایەوە. مامۆستایانیش دەڵێن دڵسۆزانە کار دەکەن بۆ ئەوەی زیاتر خزمەتی قوتابیان بکەن و زانست و زانیاریان پێ ببەخشن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.